سەر لە بەیانی ڕۆژی هەینی دەنگدانی تایبەت لە عێراق و هەرێمی کوردستان بەڕێوەچوو. لە دەنگدانەکەدا 284,340 دەنگدەر مافی دەنگدانی تایبەتیان هەیە لە 150 بنکەو کە دابەش بوون بەسەر 677 وێستگەی دەنگداندا. دەنگدەرانیش دەڵێن پرۆسەی دەنگدان بە شێوێکی باش بەڕێوە دەچێت. ئەیبینە و دەستیان خۆش بێ، زۆر ئێمەیان تەقدیر کرد و زۆر بە جوانی و بەڕێوەی خصوص پێشمەرگە. ئاڕۆڵە خۆمیش پێشمەرگەم. هەڵبژاردنەکە بەبێ کێشە بەڕێوەچوو و هەڵبژاردنێکی شەفاف بوو. ئێمە توین دەنگماندا و ڕێزیشان لێگرتین. لای خۆشیەوە بەڕێوەبەری بنکەی یەزدانی ئامادەیی دەڵێت تا ئێستا کێشەمان بۆ دروست نەبووە، پرۆسەکەش بە ئاسایی بەڕێوە دەچێت. پرۆسەکەمان زۆر بە ئاسانی زۆر بەڕێک و پێچی بەڕێوە دەچێتن. لێرە لە بنکەی عنکاوی نێمار لە بەیانیەوە سەعات 7 بەیانی دەرگای بنکەکەما کراوەیە، پرۆسەکە زۆر بەڕێک پێچی بەڕێوە دەچێت. هەتا ئەو کاتێ ئەمە قسەی تێدا دەکەین هیچ گیرگرفتەکمان نییە لە جیازەکان، دڵنیایی 100% پێداوین کە جیازەکان کێشەی نابێت ئینشاءڵڵا. نوێنەری ڕێکخراوەکانیش دەڵێن تا ئێستا پرۆسەکە بەباشی و بەبێ گرفت بەڕێوە چووە. پرۆسەی دەنگدان لەم مرکزە لەم مەدرسەی ئێمە تێداین بە شێوەیەکی باش بەڕێوە دەچێت لێرە. ئامێرەکان تا ئێستا باشن کار دەکەن، بەڵام لە چەند مرکزێکی تر چاودێرەکانم پێیان ڕاگەاندم کە ئەمێری با بڵین ئەلکترۆنیەکە لە کار کەوتووە، ئیش ناکات. ئێستا لە دوای ئەوەن سێرچ بە دوای هۆکارەکان دەکەم زان بۆ ئامێرەکە لە کار کەوتووە چۆن چای بکەنەوە. ئامێرەکان لەسەر خۆنین باشن تا ڕادێ کاری خوانەکەم، بەڵام ئێستا جۆش خۆشێکی زۆر لە مرکزە ئەوێنێ خەڵک زۆر دەبەگرتنەوە دێ بۆ دەنگدان. ئەوەیە هۆکارەکەی هەمووی بێکۆ هاتووە دەنگدا لێ کاتدا هەمووی پەلێوێ دەنگەکەی خۆی خێرابدا بگەڕێتەوە. ئەمڕۆ لە سەرانسەری عێراق پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنانی عێراق بەڕێوە دەچێت. وابڕیاریشە ڕۆژی یەکشەممە دەنگدانی گشتی بەڕێوە بچێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.